کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە بە بۆنیادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت داشکاندنی بۆ بەشەکانی ئەنجامدا و بینینی پزیشکیشی لەم ڕۆژەدا کردە بێبەرامبەر. ئەمڕۆ لە ساڵیادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی محەممەد عەلەیهی سڵات وەسەلام ئێمە ئۆفەری تایبەتمان لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ڕاگەیاندووە وێ ڕای پیرۆزباییشمان لە کارمەندان و پزیشکانی خۆمان و سەرجەم هاونیشتیمانیان بە پێویستمان زانی و بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە کە لەگەڵ ئۆفەر و داشکاندەکانی پێشووتریشمان ئەمڕۆ پسوڵەی پزیشکی نەخۆشەکانمان بێبەرامبەرە بێت و لەگەڵ داشکاندن لە سەرجەم بەشەکان بە تایبەت بەشی تاقیگە و بەشی لێزەر و جوانکاری داشکاندنی لە ساویسمان کردووە. لە ئەمان کاتدا کۆمەڵگەی بەخشین لە قەزای چەمچەماڵیش بە ئەمان بۆنەوە داشکاندنی لە سەدابیستی بۆ زۆرینەی بەشەکانی کۆمەڵگەکە کردووە تا کۆتایی هەفتەش داشکاندنەکە بەردەوام دەبێت. هاوکات لە ناحیەیەکیش تاقیگەی بەخشین بە ئەمان شێوە داشکاندنی بۆ چارەخوازان کردووە. بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری سەرۆڕان عەلەیهی سەڵات وەسەلام بە پێویستمان زانی کە جارێکی تر هاوکاری خەڵکی مسلمانی ئەم دەڤەرە بکەینەوە ئەویش بەوەی کە توانیمانە لە بەنسبەی لە 120 داشکاندن بکەین بۆ خزمەتگوزارەکانمان لە بەشی تەواوی ئەو پشکنینانەی کە لە بەشی تاقیگاکرێ و تەواوی خزمەتگوزارانێک کە لە بەشی لەیزەر و جوانکاری چارەسەری سروشتی و لە تیشک و تیشکی دەمودان ئەکرێ هاوکات لە هەر لە شارۆچکەی تەکیە تاقیگەی بەخشینمان هەیە لەوێ بە هەمان شێواز لەوێش لە خزمەتی هاوڵاتیانی شارۆچکەی تەکیابن. زۆر دەستخۆشیمان هەیە بۆ هەر لایەن و جیهەتێک و هەر شوێنێکە لە پێناو ئەم میلەتە خێر لە خۆنە دیوە لە پێناو ئەم میلەتە کە لە قەیرانێکی دارایی چڕداین دەستخۆشیان لێکن بە تایبەتی دەستگای بەخشین کە هەستاون بە داشکانی لە ستابیز بۆ بەشێک لە تاقیگە و چارەسەری سروشتی و ئیشاع و تیشک و ئەم بەشانێکەوە بەشێک لە زۆر لە بەشەکانیان کە داشکانیان کردووە ئێمە دەستخۆشیان لێکێنی هیوادارین کە هەموو لایەنەکان هەموو جیهەتەکانیش چاو لە دەستگای بەخشین بکەن. دامەزراوە پزیشکی و تەندروستیەکانی بەخشین جگەلەوەی بە درێژایی ساڵ نرخی سەرجەم بەشەکانیان بەراورد بە سەرجەم نەخۆشخانە تایبەتەکان کەمترە. ساڵانە یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی داشکاندنی زیاتر ڕادەگەێنن و لەو ڕێشەوە خەڵکان هێژار و کەم دەرامەت سوودی زیاتر وەردەگرن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.